فتوای قەدەغەکردن و حرامکردنی چەکی ئەتۆمی لە ئێسادا مشتومڕێکی گەورەی ناوەتەوە لە نێو ناوەندە زانستی و ئەکادیمی هەروە حەوزە عیلمیەکانی ئێراندا و جۆرێک لە دابەشبوون هەیە. هەندێک جەخت لەوە دەکەنەوە کە دەبێت فتواکە هەڵبۆشێنرێتەوە، هەندێکی ترێکیش پیان وایە کە دەبێت بەردەوام بن لەسەر فتوای قەدەغەکردنی چەکی ئەتۆمی. ساڵی 2023 علی خامنەئی ڕێبەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران فتوای قەدەغەکردن و حرامکردنی چەکی ئەتۆمی دەرکرد، پاڵپشت بە دەقە ئاینیەکانەوە، پاڵپشت بە بنەماکانی فقی ڕێبازی جعفەری شیعەی 12 ئیمان بۆ پێی کە چەکی ئەتۆمی چەکێکی خیابلکار کوشندەیە و کۆمەڵکوژی دەکات و مەترسی گەورە لەسەر شارستانێت و هەروە کۆی ژینگەی مرۆڤایەتی و تەنانەت جیهانی گیانداران دروست دەکات. بۆیە پاڵپشت بۆ دەقە ئاینیانە علی خامنەئی ئەو فتوایی دەرکردووە، بەڵام لە ئێستادا ڕایشی کەش هەیە کە پێیان وایە دەبێت کۆماری ئیسلامی ئێران جارێکی کە ستراتیژی ئەتۆمی خۆی بگۆڕێت و ڕێگە خۆش بکرێت بۆ ئەوی ڕێبەری نوێ بڕیار و فتوای نوێ دەربکات کە لە خزمەت بەرژەوەندێ کۆماری ئیسلامی ئێران دابێت. و لە بەرامبەرشدا ڕایەکی کە هەیە کە دەڵێن نەخێر دەبێت پابند بن بە فتوای ڕێبەری پێشووی کۆماری ئیسلامی ئێران بۆ پێی کە فتواکە فتوا یەکێکە لە بنەما جێگیرەکانی کۆماری ئیسلامی ئێران و نابێت بشکێندرێت یاخود هەڵبۆشێنرێتەوە. بەڵگەی ئەوە هێنەوە کاتێک کە خۆمەینی فتوای کوشتنی یەکێک لە نووسەرە دیارە بەریتانیەکانی دەرکرد، سەلمان ڕوشدی، لە ساڵی 1989 علی خامنەئی لە سەرەتایە جۆرێک لە تێبینی هەبوو بەڕەڵستی ئەو فتوایی کرد و پێی وابوو دەبێت فتواکە ڕابژیرێت و داوای ئەوە بکرێت کە سەلمان ڕوشدی داوای لێبوردن بکات. بەڵام دواتر علی خامنەئی پابندبوونی خۆی بە فتواکەی خۆمەینیەوە ڕاگەاند و دوای ئەوەی کە بوش بە ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران فتواکەی هەڵنەوەشاندەوە بۆی سەنگ و پێگەی فتواکەوە. لە ئێسادا ئەوترێت کە یەکێکە لە تێبینیەکان ئەوەیە کە موستەفا خامنەئی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران خۆی بە مقەلید و شوێنکەوتووی محەممەد تەقی بەهجەت یەکێک لە زانە گەورەکانی شیعە ئازانە، بۆیە لەم ڕێگایەوەتوانێت دەرگای ئەوە بکاتەوە کە خۆی لە پابەندیەکان بە فتوای قەدەغەکردنی چەکی ئەتۆمی بە شێوەیەک لە شێوەکان ببوێرێت.